نان کار ئازادی حکوومەتی شۆڕایی. ناوەندی ئاماری ئێران لە راپۆرتی مانگی گەلاوێژی خۆیدا ئیدعای کرد کە هەڵاوسان کەمی کردووە و گەیشتووەتە 46.7. تجارەت نیوز لە درێژەی ئەو هەواڵەدا نووسیوێتی کە دابەزینی هەڵاوسان نەک هەر بەمانای دابەزینی نرخ نییە، بەڵکو تەنانەت نرخی هێندێک کەلوپەلیش بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. ئەم ماڵپەڕە بۆ ئەوەی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ درۆکانی ناوەندی ئاماری ڕەت کردبێتەوە، ئاماژەی بە دوایین راپۆرتی بانکی جیهانی کردووە و نووسیوێتی هەڵاوسانی پێداویستی خۆراکیەکان لە ئێران 78% بووە. هەڵبەت پێ ناچێت گرانبوونی نرخینان لە چەند پارێزگای ئێران لە ئاماری بانکی نێودەوڵەتیدا لە بەرچاو گیرابێت. بە پێی راپۆرتی ساڵی ڕابردووی ناوەندی ئامار، ڕێژەی بەکارهێنانی نان لە ئێران لەلایەن هەر تاکێکەوە نزیکەی 161 کیلۆگرامە لە کاتێکدا بەکارهێنانی نان لە ساڵی 1392دا 97 کیلۆگرام بووە. راپۆرتەکان ئەم زیادبوونەی بەکارهێنان دەگەڕێنەوە بۆ کەمبوونەوەی کاڵاکانی تر لەوانە گۆشت و شیرەمەنی و پرۆتۆین و هیتر لە سەبەدی بنەماڵەکان لەم ساڵانەی دواییدا. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی کاڵا و پێداویستیەکانی خەڵک، ژمارەی و کەسانەی لە ژێر هێڵی هەژاریدا دەژین زیادی کردووە و بەردەوامیش زیاد دەکات. کاربەدەستانی ڕژیم دان بەوە دادنێن کە 50% خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاری ڕەهادا دەژین. لە ئاوا دۆخێکدا وەزیری هاوکاری و کار و خوشکزەرانی کۆمەڵایەتی ڕۆژی 29 گەلاوێژ ئیدعای کرد کە ژمارەی دانیشتوانی ژێر هێڵی هەژاری ڕەها کەمی کردووە. ئەم فریوکاریانە تەنیا ڕق و بێزاری جەماوەر لە دژی ڕژیم قوڵتر دەکاتەوە. ئەوان بە درێژایی دەسەڵاتی ڕەشی خۆیان هەوڵیان داوە بەردەوام خەڵک لە داوی هەژاریدا ئەسیر و ملکەچ پێڵنەوە یان لە ئۆرگانەکانی سەرکوتدا ڕێکیان بخەن. بە پێی راپۆرتێک کە لەم دوایانەدا بڵاو کراوەتەوە، دوای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی ئیسلامی لە کۆتایی ساڵی 1357دا، پێگەی ئێران لە پێوەرەکانی سەرانەی بەرهەمی ناخالسی ناوخۆیی زیاتر لە 80 پلە دابەزیوە. 47 ساڵ لەمەوبەر تەنها خەڵکی 35 وڵاتی جیهان دۆخی ژیانیان لە خەڵکی ئێران باشتر بوو، بەڵام ئێستا خەڵکی 117 وڵاتی جیهان بارودۆخی ئابووریان لە خەڵکی ئێران باشترە. ئەو هەژاریەی بەسەر خەڵکدا سەپێنراوە هەم لە سیستمی ئابووری زاڵ لە ئێران واتە سیستمی سەرمایەداری و هەم لە سیاسەتی هەڵە و دزی و تاڵان و بڕە و ڕاندخۆری و شێوازی حکمڕانی کۆماری ئیسلامیەوە سەرچاوی گرتووە. بەرپرسانی کۆماری ئیسلامی بە پاڵپێوەنانی دەیان ملیۆن کەس بۆ ژێر هێڵی هەژاری کارێکیان کردووە کە خەڵک بەردەوام چاویان لە یارانەی دەوڵەتی، یارمەتی ڕێکخراوە نیمچە دەوڵەتیەکانی وەک کومیتەی ئیمدادی ئیمام و شتی لەو چەشنە بێت. بەڵام خەڵک بە گوێرەی ویست و ئامانجی بەرپرسە کۆنەپەرست و جنایەتکارەکانی ڕژیم ڕەفتاریان نەکرد. ئەوان لە بری تەسلیم بوون لە بەرامبەر هەژاری و ستەم و سەرڕۆیی و هەڵاوەردنەکانی کۆماری ئیسلامیدا ئاخێزی بە فرامباری ساڵی 96 ئابانی 98 و بزوتنەوەی شۆڕشکێڕانەی ژن ژیان ئازادی ناسراو بە بزوتنەوەی ژینایان بەڕێوە برد. لە ڕاستیدا ئەوان بەو خەبات و ناڕزایەتیانە کە هەر یەکەیان تەواوکەری ئەویترن نیشانیاندا کە هاوکات لەگەڵ خەبات لە پێناو دابینکردنی بژێوی ژیان و گوزەران مافە دموکراتیکەکانی خۆشیان داوا دەکەن. ئەو خەبات و ناڕزایەتیە ئیلهام بەخشانە نیشانیدا کە کۆمەڵانی خەڵکی ناڕازی گەیشتن بە ئامانجەکانی خۆیان لە نەمان و لە گۆڕنانی ڕژیمی سەرمایەداری ئیسلامیدا بەدی دەکەن. کۆماری ئیسلامی بە پێی سەرڕۆبوونی سروشتی خۆی کۆمەڵێک ئەشکەنجەگەر و دز و لات و چەقۆکێشی بەسەر چارەنووسی خەڵکدا زاڵ کردووە. بەبوونی ئەم تاقمە خەڵکی ئێران ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە داوی هەژاری و ڕۆژڕەشی و ستەم و سەرڕۆیدا گرفتار دەبن. ژنان و پیاوانی تێکۆشەر و شۆڕشگێڕ بڕیاریان داوە و سوورن لەسەر ئەوەی کە بە شۆڕشی ژینا ئەم ڕژیمە و تاقمە دز و گەندەڵ و نەریتەکانی بخەنە زبڵدانی مێژووەوە. هەموو ئەو جەسارەت و بوێرێشکۆدارانەی کە ژنانی ئازادی خواز و ئازادپۆش بنەماڵە دادخوازەکان
هەڵسوراوانی بزوتنەوە کرێکاریەکان و بزوتنەوەی ژنان، چالاکانی مرۆڤ و شۆڕشیێران لە کوردستان و بەلوچستان لە بەرامبەر شەپۆلی گوشار و سەرکوتی دڕندانەی ڕژیمدا لە خۆیانی نیشان دەدەن لەو بڕیارە جەسوورانەیەوە سەرچاوە دەگرێت. ئەم شۆڕشە توانایی و پۆتانسیێلی ئەوەی هەیە کە بە گرتنەبەری تاکتیکی دروست ئامانجەکانی خۆی دەستەبەر بکات. نابێ ئەوە لەبیر بکرێت کە بزوتنەوەی ژینە شۆڕشێکی سیاسی و کۆمەڵایەتیە و مۆری پێداویستیەکانی سەردەمی خۆی بەناوچاوانیەوە دیارە. ئەم شۆڕشە خەریکە ڕەگ و ڕیشە کۆمەڵایەتیەکانی خۆی ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەکات. قۆناغی یەکەمی ئەم شۆڕشە بە دروشمی جەماوەری وەک ژن، ژیان، ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر ناسرا. لە قۆناغی نوێدا پێویستە دروشمی نان، کار، ئازادی، حکوومەتی شۆڕاییش بە شێوەیەکی جەماوەری لە ڕیزی دروشمە گشتی و باوەکانی تردا دابنرێت. مەرجی سەرەکی بۆ ئەمەش بریتیە لە پەیوەستبوونی چینی کرێکاری ڕێکخراو لە ئاستێکی چەند ملیۆن کەسیدا بە ڕیزەکانی شۆڕشەوە.